هاتین دەستخۆشیتان لێ بکەین و لە ساغی و تەمەندرێژیتان بۆ بخوازین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە کە بە ئێوە و بە ئێمە ئەتوانین ئەمە جێبەجێ بکەین و ئەتوانین بەسەریا سەر بکەوین. بۆیە بە پێویستمان زانی کە ڕێز و خۆشەویستی بۆ ئێمە بۆ ئێوە پیشان بدەین و پێتان بڵین تەمەندرێژ بن و پێتان بڵین ئێوە لە بەری یەکەمی ئەو پرۆسەیەن، ئێمەش لە دوای ئێوە ڕێنمایەکانی ئێوە بە خەڵکە گەیەنین و خەڵکیشمان ئاگادار کردوێتەوە لەوەی کە پەیوەست بن بۆ ڕێنمایانەی کە ئێوە هەتانە بۆی بتوانین بە هەموو بە هەردوو لامان ئاسوودەیی و ئارامی هەم بۆ شارەکەمان و برەویش بەوە بدەین کە ئەو ڤایرۆسە لە ناوبەرین و مان بەسەریا سەر بکەین. دەستخۆشی زۆر لە هەموو برایان دەکەم، برایانی ئاسایش، هاتوچۆ، پۆلیس کە ئەتوانم بڵێم ئەوان زۆر لە ئێمە هیلاکترن، ئەوانیش ئێمە لە ساتری یەکەمی شەڕەکەداین ڕاستە، بەڵام بەبێ ئەوان ئێمەش ناتوانین ئەو ڕێنمایانەی کە هەمانە جێبەجێ بکەین کە بە سوپاسەوە ئەتوانم بڵێم ئەوانیش زۆر لە ئێمە هیلاکترن.